هەموو لایەک بەخێر بێن مامۆستایان برایانی بەڕێز و خۆشەویست. زۆر خۆشحاڵم بە دیداری هەموو لایەک. هەندێکتان هەردەو بە تایبەت سەردانم کردبان، ژمارەیەکتان کە تووشی ئەو پەتای کۆڕۆنا بوون و ئەلحەمدولیلا دوایی چاک بوونەوە. خوا بە لوتف و کەڕەمی خۆی بۆی کردبن بە مایەی زیاتر پاک و خاوێن بوونەوە و زۆرتر لە خوا نزیک بوونەوە. بەڕێزان، ئەو بابەتەی کە ئامادەم کردووە وەکو برایان گوتیان لەبارەی سەرمەشق بوون و پێشەنگ بوونەوەیە. دیارە ئێمە لە ژیانی دنیاماندا هەمومان پێویستیمان بەوە هەیە کەسێک هەبێت تەماشای بکەین، بیکەینە سەرمەشق، بیکەینە پێشڕەوی خۆمان، بیکەینە چاوساغی خۆمان. لە سوورەتی الأنعامدا خوای متعال بە پێغەمبەری خاتم دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام، دەفەرمێ ئولائیکە الەذینە هەدە الله فەبیهوداه مقتەدێ. دیارە دوای ئەوەی ناوی هەژدە لە پێغەمبەران دێنێ دەفەرمێ ئەوانە کەسانێکن خوا ڕاستەڕێی کردوون، ئەتۆش ڕاستەڕێبوونی ئەوان، هیدایەتی ئەوان بکە بە سەرمەشق. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، پێغەمبەری خاتەم، ئەگەر تەماشای سیرە و ژیانەکەی بکەین زۆر جار چاوی لە پێغەمبەران کردووە. بۆ وێنە شتێکتان بۆ جەرمەوە لە سیرەی پێغەمبەردا هاتووە عەلەیهی سەڵات وسەلام. هیچێک لە مامەکانی پێغەمبەر موسڵمان دەبێت کە لە مەکە زۆر عەزیەتی پێغەمبەر دەدا عەلەیهی سەڵات وسەلام، لەگەڵی خراپ دەبێت، دوای موسڵمان دەبێت برای بابی. ئەویش دەچێت بۆ لای عەباس کە مامی پێغەمبەر صلی الله علیه و سلم زووتر موسڵمان بووە. دەڵێ عەباس، من موسڵمان بووم و بەڵام دەزانم محەممەد لێم تووڕێ و پێغەمبەری خوا زۆر عەزیەتم داوە، چی بکەم باشە؟ دەڵێ وەرە، دیارە ئەوانە شارەزا بوو لە قورئان. دەڵێ پێغەمبەری خوا حەز ناکە کەس لەوی چاکتر بێت، هیچ پێغەمبەرێک پێشوی بکەوێتەوە. دەڵێ دەڵێ جا ئەتۆ بچۆ ئەو ئایەتە بخوێنەوە کە برایەکانی یوسف خوێندیانەوە بۆ یوسف، کە گوتیان تەڵڵاهی لەقەد ئاثەرەکە الله عەلەینا وئین کنا لەخاطئین. وەڵڵاهی تۆی هەڵبژارد و ئێمەش خەتابار بووین، ئێمە هەڵەمان کرد. جا بزان دەخوا چ دەڵێ؟ دەڵێ چوو لە شوێنێکەوە کە پێغەمبەر نەیبینێ لە تەنیشتیەوە چوو ێسەر ئەو ئایەتەی خوێندەوە، تەڵڵاهی لەقەد ئاثەرەکە الله عەلەینا وئین کنا لەخاطئین. پێغەمبەری سۆز ئاوڕێکی لێدایە و کتیشی ئەوەی فێر کردی، هەتۆ ئەو شتی وا نازانی. تی بە هەر حاڵەوە خوێندم، ئەویش گوتی لا تەثریبە عەلەیکم اليوم یەغفر الله لەکم، گلەیتان لەسەر نییە و خوا لێتان ببورێ. یعنی قبوڵ ناکە یوسف کە برایەکانی خستوانەتە شاڵ و بیرەوە، قبوڵ ناکە ڕەوشتەکەی لە پێغەمبەری خاتم صلی الله علیه و سلم بەرزتر بێ. یعنی کە خوا پێی فەرمووە فەبیهوداه مقتەدێ، زۆر ورد بۆتەوە لە ژیانی پێغەمبەران عەلەیهیم السەڵات وسەلام، لە هەڵوێستەکانیان و تەماشای کردوون. و پێغەمبەران عەلەیهیم السەڵات وسەلام ئێستا ژیانەکەیان بۆ ئێمە یعنی جێی پند و دەرس و عیبرەتە. خوای پەروەردگار دەفەرمێ لەقەد کانە فی قەصەصهم عیبرەة لئولی الئەلباب. هەروە بە پێغەمبەری خاتەم دەفەرمێ وەکولا نەقص عەلەیکە من ئەنباء الرسل ما نثبت به فؤادک. هەرچی لە بەسەرهاتی پێغەمبەران بەسەر تۆیدا دەخوێنین و عەقڵ و دڵی تۆی پێ مەحکەمتر دەکەین. جا کەواتە یەکەم پایە بۆ ئەوە کە ئینسان ببێتە سەرمەشق ئەوەی دەست بە وەحی خوا بگرێ، دەست بە هیدایەتی خوا بگرێ. هیدایەتی خوا لەکوێیە؟ قورئانە و سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. قورئانە کە فەرموویەتی و سونەت و ڕێبازی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام کە بریتێ لە بەرجەستەکردنی قورئان لە ژیانی تاچی، هێزانی، کۆمەڵایەتی و سیاسی پێغەمبەری خاتەمدا صلی الله علیه وسلم. بۆیە ئەگەر بمانەوێت ببینە سەرمەشق بۆ خەڵک دەبێ هەرچی زیاتر هەوڵ دەین لەو پەیام و لەو هیدایەتەی خوا کە خوا هەر جارێ باسی ئەئیمەی کردبێ باسی هیدایەتەکەی خۆی کردووە. وجعلناهم ئەئیمەةً یەهدون بئەمرنا، بوونە ئیمام و پێشەوا و سەرمەشق لە نێو موسڵماناندا
پەیوەستە بە پابەندی بە هیدایەتی خوا و بە وحی خواوە. ئەوە یەک. دووهەم پایەی دووەمی بوونە پێشەنگ بەڕێزان بریتێ لەوە کە زانیاریەکی قوڵی جێی دڵنیاییمان هەبێت، یەقین. و پایەی سێم ئەوەیە کە خۆڕاگریەکی نەلەخشاومان هەبێت. ئەم دوو سیفەتە هەردووکیان لە سوورەتی ئەستەزا ئایەتی 24 داخوا باسی کردوون کە دەفەرمێ وجعلنا منهم ئائمة يهدون بأمرنا لما صبروا وكانوا بآياتنا يوقنون. لەنێو بەنو ئیسرائیلدا پێشەوایانێکمان لەنێودا پەیداکردن کە بە وحی ئێمە ڕێنمایی خەڵکیان دەکرد لما صبروا وكانوا بآياتنا يوقنون، بەهۆی ئەوە کە خۆڕاگریان کرد و یەقینیشان هەبوو ئاەتەکانی ئێمە. ئەم دووە یەقین و سەبر. وێزانیان گوتویانە بالصبر واليقين تنال الإمامة في الدين. بە سەبر و یەقین پێشەوایەتی لە دینداریدا پەیدا دەکرێت. بەڵام دیارە ئەوە دەرفەت نییە گەرنا هەم پێناسەی سەبر و چی دەگرێتەوە. سەبر هەموو ژیانی ئینسان دەگرێتەوە. سەبر خۆراگری هیچ شتێک بەبێ سەبر ناکرێت. نە ئیمان هێنان، نەخواپەرستیکردن، نە ڕەوشتی جوان لە خۆدا هێنانە دی، نەخۆ بژارکردن لە سیفەتی خراپ، نەپابەندی بە شەریعەتەوە، هیچ شتێک بەبێ سەبر نایەتە دی. و یەقینیش واتە زانیاریەکی وا کە دڵ لە دڵدان و گومان و ئەوانەی تێدا نەمابێت. ئەڵبەتە یەقین هەر لە خۆ پەیدا نابێت، دەبێت ئینسان کار لەسەر خۆی بکە، زیاتر لە کتێبی بیندراوی خواوە ڕامێنێ و لە کتێبی خوێندراوی خواوە ڕامێنێ لە قورئان و لە گەردوون و هەڵوەستە بکات لە بەرامبەر شتەکاندا، عەقڵی خۆی بەکاربێنێ. یەقین پلە پلە دروست دەبێت. هەر بۆیە لە قورئاندا خوای پەروەردگار لە هێندێ شوێن و شێ ظەنی بەکارهێناوە. الذين يظنون أنهم ملاقو ربهم. دەڵێ چونکە سەرەتای یەقین لە گومانەوە دەست پێ دەکات، لە گومانێکی زاڵ وردە وردە ئەمجا دەبێتە یەقین. پایەی چوارەم بریتێ لە پارێزکاری تەقوا کە خوای پەروەردگار لە ئایەتی 74 سوورەتی فورقاندا دەفەرمێ لە دوعا و پارانەوەی عیباد الرحماندا دەفەرمێ دەڵێن وەجعلنا للمتقین ئیماما، بمان کە بە پێشەوا بۆ پارێزکاران، واتە نەک هەر ئەهلی تەقوا بین بەڵکو پێشەوای ئەهلی تەقوا و پارێزکاران بین. تەقواش زانیان زۆریان قسە لەسەر کردووە، کورتەکەی ئەوەیە کە ئینسان خۆ لە هەموو ئەو شتانە بپارێزێ کە دەبنە هۆکاری ئەوەی خوا لێی تووڕە بێ. خوا بە دوو شتان تووڕە دەبێ، واجبەکانی بشوێنی، قەدەغەکانی بشوێنی. دەبێ کەواتە تەقوا هەموو شتەکان دەگرێتەوە لە ڕاستیدا. بێمە سەر تەوەری چوارەم لەم ڕۆژگارەماندا چۆن دەتوانین ببینە پێشەنگ. بەڕێزان، من لە حەوت کورتەخاڵدا باسی ئەوە دەکەم. یەکەم دەبێ هەوڵ دەین بەڕاستی کارلێکی جددی بکەین لەگەڵ قورئاندا. ئێمە گەر تەماشای هاوڵان بکەین خوالیان ڕازی بێ کە خوای پەروەردگار شایەدی بۆ هاوڵان داوە، دەفەرمێ رضی الله عنهم ورضوا عنه. وخوا شایەدی بۆ هاوڵان داوە دەفەرمێ فعلم ما في قلوبهم فأنزل السكينة عليهم. هیچ کەس لە هاوڵان چاکتر نەبووە. خوا دەفەرمێ لیان ڕازیم، لە خۆشمیان ڕازی دەکەم، خوا زانی چی لە دڵیاندایە بۆی ئارامی ڕژاندە سەر دڵیان. هیچ کەس لە هاوڵان لە دوای پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام هیچ کەس لە هاوڵانی پێغەمبەران چاکتر نەبووە. جا هاوڵانی پێغەمبەری ئێمە، حەواریەکانی عیسا، پێغەمبەران دیکە کە هاوڵانیان هەبوون، هاوڵان پێغەمبەری خاتەم عەلەیهی الصەلاة وەسەلام بەچی پەروەردەی کردوون؟ دیار هەر بەم قورئانە. پێغەمبەری خوا قورئانی بەدەستەوە بووە. بەڵام بەڕاستی ئەو شێوە مامەڵەی هاوڵان خوالیان ڕازی بێ لەگەڵ قورئاندا زۆر جیاوە لە شێوەی مامەڵەی ئێمە. هیچێک لە هاوڵان دەفەرمێ ئێمە وەکو ئێوە قورئانمان لە پێغەمبەر وەرنەدەگرێ عەلەیهی الصەلاة وەسەلام. ئەوە دیارە بە تابعین دەڵێ، بە ژیلی دوای هاوڵان دەڵێ ئێمە پێغەمبەری خوا دە ئاەتی فێر دەکردین، ئەو دە ئاەتەمان لەبەر دەکردن، چاکمان دەخوێندنەوە، لێیان تێدەگەیشتین، کارمان پێدەکردن، ئەمجا دە ئاەتی دیکەمان وەردەگرت. زۆر گرنگە ئێمە کارلێک لەگەڵ قورئاندا بکەین. لە ڕۆژێک عەبدوڵای کوڕی عومەر خوا لە خۆی بابی ڕازی بێ قورئان دەخوێنێ،
دەکاتە شوێنێک لە سوورەتی ئالی عیمڕاندایە دوای دەچێتەوە ماڵە و دێتەوە بەس پێ دەکاتەوە هیچێک یارە متابعەی دەکا دەڵێ ئیمام دوایەوە کە قورئانەکەی تەواو دەکا گەیشتە شوێنێک ڕاوەستایی و دوای دوو شوێ ماڵ و هاتیەوە چی بوو ئیشێک کتە بوو زوو هاتیەوە دەڵێ ئەوە خوای پەروەردگار دەفەرمێ لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون ناگەنە پلەی چاکەکاری تاکو شتێک کە زۆر حەزی لێ دەکەن زۆرتان خۆش دەوێ نەیبەخشن منش پۆشاکێکم هەبوو زۆرم خۆش دەویست ویستم ئەم ئاەتە جێبەجێکەم چۆم ئەوم بەخشی ئەم جا هاتم ئەوی دیکە بخوێنم یعنی هاوڵان ئاوا ماوەڵیان لەگەڵ قورئاندا کردووە کە ئەم ئاەتە هاتە خوار سەحابیەک بە ناوی ئەبوو دەحداح دەڵێ هاتە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کێ پێغەمبەری خوا ئەم ئاەتەی ناردۆتە خوار دەمەوێت جێبەجێی کەم فەرمی باش فەرمی وەڵای باخێکم هەیە باخی خورمایە دیارە میوەی دیکەشی تێدا بووە هیچ شتێکم هیچ ماڵێکم لەوە خۆشەویستتر نییە دەمەوێت بیبەخشم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی زۆر شتێکی باشە دوایی فەرمووی بەڵام تۆ وای ببەخشە کە لەژێر تەسەڕوفی خۆت دابێ بەڵام بیکە خێر بۆ خەڵک وەکو وەقف فەرمووی تۆ چۆنت پێشاکە وای لێ دەکەم مەبەستم ئەوەیە بەڕێزان لەم ڕۆژگاری ئێستاماندا بەڕاستی ئەمە قورئانەی کە لە بەردەستی هاوڵاندا بووە و هاوڵە بەڕێزانەی وا پەروەردەکردن و پێگەیاندن لە بەردەستی ئێمەشدا هەیە کەواتە بە ئێمەش هەوڵ دەین چاک لێی تێبگەین و پێوە پابەند بین و کارلێک و تەفاعولی لەگەڵدا بکەین یەک دوو ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم و شوێن پێ هەڵگرتنی لە شتی ورد و درشتدا لە شتی گەورە و گچکەدا هەموو شتێکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئێمە دەبێت جێی بایەخ و گرنگی بێ هەر شتە لە شوێنی خۆیدا و لە کاتی خۆیدا جا شوێنێتی خواپەرستیکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یعنی ئێمە زۆر یعنی هیچ کام ڕەنگە لە ئەهلی ئەم مەجلیسە نەبێ باسی ئەومان نەکردبێ نسحەتی خەڵکمان کردووە دەبێ بەدوای پێغەمبەر کەوین عەلەیهی سەڵات وسەلام بەڵام هیچێک لەو شتانی کە پێغەمبەری خوا کردوویەتی بۆ وێنە شەو نوێژ بووە ڕۆژی سونەت بووە جا ئەگەر پێنجشەم و دووشەم بووە مانجی سێ ڕۆژ بووە سێنزە و چواردە و پازدە یا بۆ وێنە هەمیشە لەگەڵ قورئاندا خەریک بووە هەمیشە ئەهلی ذیکر بووە پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وسەلام ئەوە لە ڕووی عیبادەتەوە لە ڕووی ڕەوشتەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی پێم خۆش نییە ئەگەر یەکێک لە هاوڵان قسەیەکی خراپی کرد قسەکەم بۆ مێنن چونکە من دەمەوێت کاتێک دێمە نێوتان دڵم صاف بێ قسەی خراپی کەسم بۆ مێنن نەک جاسوس بەسەر خەڵکەوە دابنێ یاگە کەسی قسەیەکی خراپیش غەڵەتێکی کرد ئامۆژگاری بکەم بەڵام قسەکەی بۆ من مێنن بە دڵم بەرامبەری نەگۆڕێ هەروەها پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە هەڵسوکەوتی خێزانیدا ورد بنەوە چۆن لەگەڵ ماڵ و خێزانی ڕەفتاری کردووە هیوا هەیە مەسەلەن کوڕێکی کچێکی خێزانی کەسێک هەر بەعاسم پێ خواردانێ وەرزانە بکابە کەس بووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەمە نمونەیەکتان بۆ دێنمەوە لە صەحیح بوخاری داهاتووە ڕۆژێک دووسێ میوانی دێن ئەوش دایان باتە ماڵ یەکێک لە خێزانەکانی کە دیارە نان چێشتیان هەبوو گۆشتیان هەبووە ئەویش ئەو هاوسەرە دیارە گۆشتەکەیان بۆ دێنێ لە قاپێکدا دەبێت تەختە بوو بێت شوشە بوو بێ شتێک بوو بێ دوایی یەکێک لە هاوسەرەکانی دی کە دەبینێەوە ئەو میوانانی بردوونەوێ هەستی هەوێساری دەژۆڵێ غەیرەی دەژۆڵێ دەستێکی لە قاپەکەی دەدا قاپەکە دەشتێ و گۆشتەکەش دەکەوێتە خوارێ دیارە دەبێت شوێنەکەی پاک بوو بێ پێغەمبەر صلی الله علیه وسلم هیچ بەسەر خۆی نایانێ گۆشتەکەی کۆ دەکاتەوە و لەسەر قاپەشکاوەکەی دادەنێتەوە و دەفەرمێ غەضیبەت ئوموکوما ئەوە داکتان تووڕە بووە دوای قاپەشکاوەکەی بۆ هاوسەرێ دەنێرێ دەڵێت و قاپە تازەکەی خۆت بێنە بین بەو هاوسەرە تەواو ئەوە هەر کەسێک با لە ئێمەمانان قیامەتی لەسەر هەڵدەستان مەبەستم ئەوەیە کە دەڵێم بە ڕێبازی پێغەمبەرەوە پابەند بین صلی الله علیه وسلم و هەر بە قسە نییە دەبێت ئینسان زەخت لە خۆی بکە پێغەمبەر بۆ خۆی دەفەرمێ ئینەما العلم بالتعلم وئینەما الحلم بالتحلم زانیاری بە فێربوونە هێدیومەندی بە خۆڕاهێنانە هیوا هەیە دەڵێ وەڵام هەر زمانم ڕاهاتوە قسەی خراپ بکەم یا جاخر بڵێم چی مەسەلەن زوو تووڕە دەبم نادەبێت خۆت ڕابێنی ئەبوو حامید غەزالی لە کتێبی إحیاء علوم الدیندا دەڵێ تەماشا بکەن ئاژەڵان و دڕندان تربیەت وەردەگرن تربیەت سەگی ڕاوێ هەیە تاژی ڕاوێ هەیە بازی ڕاوێ هەیە ڕاوی پێ دەکەن دەم لە نێچیرەکە نادا جا دەڵێ گەر ئاژەڵ و دڕندە مەشق بدرێن و ڕابهێنرێن مرۆڤ چۆن ناتوانێت خۆی بگۆڕێ خۆی چاکاو
خۆی بەو شوێ لێ بکات کە شەرع لێی داوا دەکات. خاڵی سێیەم چاولێکردنی سەرمەشقە زیندووەکان هەر چۆن بێ ئەهلی خێر لە نێو خەڵک و کۆمەڵگادا هەر هەیە. با ئێمە وەک چۆن تەماشای مێژوو پێغەمبەر دەکەین عەلەیهی سەڵات وەسەلام سیرەی ئەو خەلیفە ڕاشیدەکان دەبێت تەماشای سەرمەشقە زیندووەکانی ڕۆژگاری خۆشمان بکەین. الحەمدولillah ئەهلی خێر هەر هەیە، جا هەر کەسە لە قۆڵێکەوە هەیە لە ڕووی بەخشین و سەخاوەتەوە، هەیە لە ڕووی عیلم و زانستەوە، هەیە لە ڕووی عیبادەت و تاعەتەوە، هەیە لە ڕووی خۆشخوڵقیەوە. ئینسان دەتوانێت بە چەندان جۆر ئیستیفادە لەو خەڵکە بکات کە ئەهلی خێرن لە نێو کۆمەڵگادا. چوارەم بێگومان پێشەوایەتی و بوونە سەرمەشقی خەڵک بەبێ تاقیکرانەوە و بەبێ باشدان قەت بۆ ئینسان دەستەبەر نابێ. خی پەروەردگار باسی ئیبراهیم دەکات دەفەرمێ وإذ ابتلى إبراهيم ربه بكلمات فأتمهن قال إني جاعلك للناس إماما. یاد بکەوە کاتێک پەروەردگاری ئیبراهیم بە ئیبراهیمی فەرموو تاقی کردەوە بە چەند وشەیەک، واتە بە چەند ئەرک و فەرمانێک تەواوی کردن. هەندێک لە زانایان مانایەکی سادەیان لێداوەتەوە، دەڵێ خوا ئیبراهیمی تاقی کردەوە بەو چوار زیکرە سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. بەڵام ئاەتەکە وا نافەرمێ وإذ ابتلى إبراهيم ربه بكلمات بە چەند وشەیەک کە ئەرکیان تێدا بوون. گوتی ئیسماعیلی کورد سەر بڕا، گوتی هاجەرە لەوێ دانێ، گوتی بچۆ بۆ میسر، بچۆ بۆ وێ، ئەوە بکە ئەوە بکە. فأتمهن تەواوی کردن، هەموو ئەرکەکانی تەواو کردن. ئەمجا خوا فەرمووی ئینی جاعیلوکە للناس ئیماما، کەواتە ئەوەی لە کەڵ دەرنەچێ و ئەوەی بە هەوراز و نشێواندا نەڕواو، ئەوەی باج نەدا و ئەوەی ناڕەحەت نەبێ، شایستەیەتی ئەوەی تێدا نایەتە دی ببێتە پێشەوە و سەرمەشق بۆ خەڵک. هی خەڵک دەبێت لە تۆ ڕامێنن چی تێدا ببینن. ئەگە تۆ سەرما و گەرمات نەدی بێ، ناڕەحەتیت نەدی بێ لە بواری تاعەتدا، لە بواری چاکەکاریدا، لە بواری فەرمان بە چاکە و نەهی لە خراپەدا، لە بواری بانگەوازکردنی خەڵکدا، دەبێت کارت کردبێ لەسەر خۆت و بە هەوراز و نیشەواندا ڕووی بی، تاڵی سوێریت بینی بن، بۆ خۆ دەبێت پوختەبوو بی، ئەمجا خەڵکت بۆ پوختە دەکرێ. من هەموو جارێ پندێکم هەیە زۆر دووارێ دەکەمەوە، دەڵێم پاکسازی بە پاکان دەکرێت، چاکسازی بە چاکان دەکرێت، ڕاستکردنەوە بە ڕاستان دەکرێت، ئیسلاحی بە ساڵحان دەکرێت. ئەگە تۆ بۆ خۆت پاک نەبی و چاک نەبی و ڕاست نەبی و ساڵح نەبی، جا چۆن خەڵک دەتوانی پاککەی و چاککەی و ڕاستکەی و ساڵحکەی ئیسلاحکەی. پێنجەم ئەو کەسەی کە خۆی و بەرژەوەندیەکانی خۆی دەبینێت تەنیا، ئەو جۆرە کەسە ئەگەر ناوی گەورەشی لەسەر بێ هەر بە گچکەی دەژی و بە گچکەی دەمرێ. بۆ زانیاریتان تەماشای ژیانی گەورە پیاوان بکەن، تەماشای ژیانی پێشەوایان بکەن، یعنی چ چوار پێشەوا فەقیهەکان چ غەیری ئەوانیش، چ پێشەوایانی تەفسیر، پێشەوایانی حەدیث، پێشەوایانی عەقیدە، هەموو پێشەوایانی بواری تەزکیە و تەسەووف، هەموو ئەوانە بۆ خوا ژیاون و لە بەرخوا خزمەتی خەڵکیان کردووە، بۆیە بە گەورەیی ناویان تۆمار کراوە. ئەوە نەبوو هەر بۆ خۆیان بژین. ئەمنەوە کوبرایەکی دڵسۆزی خۆتان پێتان دەڵێمت، هەمووتان ئینشاڵڵا پیاوی بەرجەستە و پیاوی بەتوانان و خاوەن تەجروبەن. ئینسان دەبێ هەممی خەڵک لە دڵیدا گەورە بێ خەم لێ خواردنیان کە لە خوایان نزیک خاتەوە، بەرەو خوایان بەرێ، لە چاکەیان و نزیک خات، لە خراپەیان پاک کاتەوە، بە ئەندازەی ئەوە لە لای خوای پەروەردگار مەقامی بەرز دەبێ و لای لە دڵی خەڵکیشدا، لە دڵی خەڵکی خۆیدا ئەڵبەتە شیرین دەبێ و چاک دەبێ و خۆشەویست دەبێ. شەشەم هەمیشە بەڕێزان دنیا لە باوەشگرتن و گوریس لە بن دنیا ڕاخستن و چاو لەسەر دنیا شڕداگرتن ئینسان بچووک دەکاتەوە. یعنی ئەگەر ئێستا بۆتان باسکەم چەند کەس لەم وڵاتەی ئێمەدا ناو ناوبانگێکی باشیان بۆ کاتی خۆی، ئەهلی خێر بوون، خەڵک گوێی لێگرتوون، ڕێزی لێگرتوون، بەڵام دوایی لە ئەنجامی باوەش بە دنیادا کردن و گوریس لە بن دنیا ڕاخستن بچووک بوونەوە، پوکاونەوە. لە خۆمان وریابین ئێمە بە خواپەرستی و بە دینداری و بە خزمەتی ئیسلام گەورە دەبین، با بەهۆی ڕووکردنە دنیا گچکە نەبینەوە. ئەڵبەتە دنیا بای ئەوەندەی کە تێیدا دەژی دەبێ گرنگی پێ بدەی، بەڵام نەیکێ ئامانژت
نيكي أمانش هم غم تشسر الدنيا ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا حوتم ساغي وصافي دڵ و دەروون لەگەڵ خەڵکدا زۆر گرنگە بۆ هەر کەسێک بێ پێش خەڵک کەوێ بەبێ دڵی ساف و دەرونی ساغ و دڵسۆزی و مەحەبەتی زۆر ناتوانانی پێش خەڵکی بکەوی. ئەمە تەوەری چوارەم. با سەرنجێکی خێرا لە سوورەتی فورقان بدەین کە خوای پەروەردگار لە کۆتایی سوورەتی فورقاندا ئەم عیبارەتە عەجیبە دەفەرمێ وعیباد الرحمن الذین بەندەکانی خوای خاوەن بەزەی ئەوانن کە زانی کێن ئەوانە بە 15 سیفەت وەسفیان دەکا. من هەروە وەکو سەردێر بە خێرایی بەسەریاندا دەڕۆم، بەڵام ئەو 15 سیفەتە بەڕاستی زۆر جێی تەماشا و سەرنجن، هەم لە ڕووی ریزبەندیەکەیان، هەم لە ڕووی نێوەڕۆکەکەیان و هەم لە ڕووی جۆرا و جۆریەکەیان. جارێ لە ڕووی ریزبەندەکەیان خوا بەچی دەست پێ دەکا کە ئەوە بۆ زۆر کەس ڕەنگە جێ پرسیار بێ. باشە خوا سوبحانە و تەعالا بۆمان باسی عەبدەکانی خۆی دەکا، عەبدە هەڵبژاردەکانی خۆی، بەڵام بۆ نایە بۆمان پێشێ باسی ئیمان و عەقیدەیان بکا، ئەمجا عیبادەتیان، دوای ڕەوشتیان، دوای خۆپاراستنیان خوای پەروەردگار بە جۆرێک کە باز دەکا، ریزبەندیەکەی جیایە. چۆن باز دەکا؟ دەفەرمێ یەکەم سیفەتیان وعیباد الرحمن الذین بەندەکانی خوای خاوەن بەزەی ئەو کەسانن یەمشون على الأرض هەونە بە ئارامی بە زەویدا دەڕۆن. یەکەمی سیفەتیان ئەوەیە. وإذا خاطبهم الجاهلون قالوا سلام. وصفة الدوام يعني أوي كاتك أن فامان ديان دوينن أوان دلين سلام ياخذ قصي سلامت يعني لقل كان هردو هاتاكي هي بوشي خوا آوادس بيدكا سبحانه وتعالى برابر الزكان خواي پروردگار كبو من باسي خلشيك دكا أوان من بو برجسته دكا كآوادا جين آوادا كانوا آوابر ريودشن نقبل شوية نظري تيوري دەتەوێت بەندەکانی خوا بناسی بەڵێ تەماشای ڕۆیشتنیان بکە بە ئارامی بەڕێدا دەڕۆن بە ویقارەوە بە ڕێز و حورمەتەوە. یەک وەگەر خەڵکی نەفامیش دواندنی قسەی سەلامەت دەکەن، چ جای قسەی خەڵکی عاقڵ بیان دوێنێ، ئەگە خەڵکی نەفام بیان دوێنێ قسەیان پێ دەڵێن ژنێویان پێ دەڵێن ئەوان قسەی سەلامەت دەکەن. دەڵێن جارێ عیسا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ کۆمەڵێک لە حەواریەکانی بە شوێنێکدا دەڕوا، خەڵکێکی نەفام قسەی پێ دەڵێن قسەی ناشیرین، ئەویش دەست بەرز دەکات و دوعایان بۆ دەکات. حەواریەکان دەڵێن ئەی پێغەمبەری خوا حاڵی نەبووی ئەوانە قسەت پێ دەڵێن، دەڵێ دەزانم قسەی ناشیرن پێ دەڵێن، بەڵام هەر کەسە لەوەی پێیەتی لەوە دەبەخشێ، ئەوان جنێویان پێ ئەمیش دوعام پێ، ئەم قسەی خێرم پێ. جا ئەوە ئاسان نییە قسەت پێ بگوترێ و ئەتۆ هێندە باڕقوڵ بی قسەکە بە هیچ هەڵ نەگری بێنی قسەی خێریش بووە بەرامبەرەکەت بکەی کە ئەوە نەک لێرە لە شوێنی کەش خوا دەفەرمێ ئیدفع بالەتی ئەحسەن، یعنی بە کام سیفەتەی باشترە ئەتۆ خراپەکە پاڵ پێوە بنێ. لە زۆر شوێن لە قورئاندا خوای تەعالا ئەوە دەفەرمێ. کەواتە ئەمە دوو سیفەت، هەم ڕۆیشتنیان هەم قسەکردنیان لەبەر مەجلیس. والذین یبیتون لربهم سجدا وقیاما، و ئەوانەی کە بە لە شەوگاری درێژ دەمێننەوە بۆ پەروەردگاریان بە ڕاوەستاوی و بە کڕنوش بردووی. یەکێک لە زانایان دەڵێ ئەوە خواپەرستیەکەی شەوەیانە ئەخلاقی ڕۆژەی واجوان کردوون، ئەوە بەخواوە زۆر پەیوەستن لەگەڵ خوا زۆر نزیکن بۆیە ڕەوشتیان ئاوا جوانە. ئەوانەی کە شەوگار بەسەر دەبن بە ڕاوەستاوی و بە کڕنوش بردووی. والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما. ئەمە صفەتی چوارەمیانە. بەو تاعەتەی کە دەیکەن بەو شەو نوێژ و خواپەرستی و بۆ خوا سوڵحانە پێی بوخڕا نەبوون، پێی لە خۆبایی نابن، بەڵکو دەڵێن پەروەردگارمان لێمان ببوورە بمان پارێزە لە سزای دۆزەخ، چونکە سزای دۆزەخ لە کۆڵ ئینسان نابێتەوە. إنها ساءت مستقرة ومقامة. دۆزەخ خراپترین شوێنە ئینسان تێیدا نیشتەجێ بێ یاخود هەر تۆزیشی لێ بمێنێتەوە. دوای خوا سبحانه وتعالى دەفەرمێ والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا. ئەمجا باسی ماڵبەخشینیان دەکا. بەندەکانی خوا ئەوانە نی کە تەنیا شەو نوێژێ بزانن و تەنیا دوعا بزانن و تەنیا ڕەوشتیان جوان بێ لەگەڵ خەڵک، بەڵکو ماڵ و سامانیشیان هەیە. والذين إذا أنفقوا چێ ئینفاق دەکا؟ کەسێکە هەی بێ کەواتەوانە دیارە سامانداریشن، چاوێن لە دەستی خەڵک نییە، کەسابەت دەکەن، ڕزقی حەڵاڵ پەیدا دەکەن، دەتوانن ببەخشن. کاتێک کە دەبەخشن
لم يسرفوا ولم يقتروا نزيد الرويدة كان سروشيش دكان وكان بين ذلك قوام لو نيوانا دا بشويكي ميانجي معاملة دكان أما بين صفات دعايدة فرمي والذين لا يدعون مع الله إلها آخر دعاي أولا بين صفتي باس كردن أم جادية سر أوكا خول السي قناحي قورج دا باريزن أواني كالقال خوادا لبرسراويش كنا بارينوا ولا يزنون ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق أو نفسيك خوا قد غي كردو بحقنا بناي كوجن بو يقر بحق بو دي كوجن وتوانين نتوان الميشي لأو كان فقيرو كو بس زمانو كبن أقل تبري سريش عند هر خونا زولا نخير نفسك كخوا قد غي كردو بنا حقنا يكوجن بلان بحق آمادن شيري چنگ بخوينن ولا يزنون وزيناش ناكن أما هش صفت ومن يفعل ذلك يلقى أثام هركسك يشيك لو أنا بكا هو توشي السزا دي أخو توشي جناح دي يضاعف له العذاب يوم القيامة ويخلد فيه مهانا للرجي دعاي دا السزاي بود شنقاد ذكرته وبالرسوايتي دا دمينته دعاي درقاي توبيان بودكاته صفتي نويم إلا من تاب وآمن وعمل عملا صالحا مقر ويبقريته إلا من تاب وآمن وإيمان بينه أجر أهلي كفر بإيمان دينه وعمل عملا صالحا وكردوي زور باش أنجام ددن أولئك يبدل الله سيئاتهم حسنة أوان أخوة خرابكان يعني بودا قرب شاكا زانان دو تفسير يعني بو أو كردون واتا كتا استا خرابيان كردو لمودا شاكا دا كان هو واتايشي ديك هر عيني خرابكان يشان بودا قرب شاكا أوج لكرمي خوا دورنيا ومن تاب وعمل صالحا فإنه يتوب إلى الله متاب هركسيك قرته كردوي باش بكا أو قران وكيب ولا إخوة بقدر بزاني وتوبكين الشينه دعايدة فرمي والذين لا يشهدون الزور أواني آمادي كور مجلسي درو نابن يا جناح نابن زور بمعنى درو ده بمعنى جناح جدي وإذا مروا باللغو مروا كراما كاتك بلاي قسي بوش وكرداري بوش دا ردبن بريزة وردبن يعني بجداري ناكن بحرمتي خويا عند باريزن يعني من هندي جار هندي ما مستوى الريسبيو خلش المسلمان لهندي بونو مناسبتي حزب علمانيا كان دا دبينم زور بزين بيان دادي لبيش شاي وان رش بالك دكري طبلو توزلو موسيقى لا ددري ما مستاج دانيشتوا امام مست عيب بوتو شاوكم واذا مروا باللغو مروا كراما ولغويا حرمتي خود بقرا وتي برا برو بجيبي الله بارحال واذا مروا باللغو مروا كراما والذين اذا ذكروا بايات ربهم واواني أوانا بندكاني هب من ظهر جار ذكاني إخوان كاتك آيات كان إخوان بير دخرينوا لم يخروا عليها صما وعميانا أما صفتي سينزيم يعني لبرانبر آيات كان إخوانا بكري وبشوري معاملنا كان آيات بيسرا وكان إخوانا بيستن جويان كراوتوا وآيات بيندرا وكان إخواش دبينن تيانا ورادا بينن صفتي شواردو بانزاش عند فرمي والذين يقولون ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين وأوانيك دلين لكو تايدا دلين پروردگار من لهاوسران من ولا من داركان من ما يدل خوشي من في ببخشة قرة أعين واتك فرميسي شادي من بيه يعني بيان دل خوش بين واجعلنا للمتقين إماما صفتي بيان زيمي شان ودل خويا بمان جرب بيه شواب بو باريس كاران كواتا دەبێ ئەو سیفەتانەت هەموو تێدابن کە سیفەتی چواردەیەمیانەوە ماڵ و منداڵەکە دوای لێ بکەی پێیان دڵخۆش بی کە تەماشات کردن بە تاعەتیان بە عیبادەتیان بە ڕەوشتیان بە ئاکاریان بە هەڵسوکەوتیان دڵخۆش بی ئەمجا شایستەی ئەوە دەبی کە خوا بتکاتە پێشەوە بۆ پارێزکاران خوا بە لوتف و کەڕەمی خۆی یارمەتی ئێمە هەر کامێکمامدا هی هەموو لایەکمامدا کە بەو شێوەی کە بۆ بەندەکانی خوا شایستێ ئاوا خۆمان وارێ بکەین و بێگومان بەڕێزان هیچ کەس لە سجاکی خۆیدا چاک نەبووە و هیچ کەسی لە سجاکی خۆیدا خراپ نەبووە خوای تەعالی دەفەرمێ والله أخرجكم من بطون أمهاتكم لا تعلمون شيئا وجعل لكم السمع والأبصار والأفئدة لعلكم تشكرون خواهي ويلة شيء داكتان در هنا هيشتان نرزاني نخير نشر بلام خواه سبحانه وتعالى بيستن و چاوكان و عقلي بيدان
بەشک و سپاسگوزار بن یعنی لە ڕێی ئەو هەستەوەرانە و لە ڕێی عەقڵەوە حەق بزانن و بگەنە ڕاستی و بگەنە حەق و پێوە پابەند بن ئەوە سپاسگوزاری ئەو نیعمەتانەیە. خی پرگار ئێمە لەو جۆرە کەسانە بژێڕێ. من لە کۆتایی قسەکانمدا پێم خۆشە ئاماژە بکەم بە شتێک کە ئێستا بازاڕی گەرمە. وەڵام شت زۆرە بازاڕی گەرم بێ، بەڵام دوو شت ئاماژە پێ دەکەم. یەکەمیان ئەو هەڵوێستەی ئێستای فەڕەنسا، ئەڵبەتەوە قەدیمە بۆ زانیاریتان، فەڕەنسا کاتی خۆی کە ڕێنسانس لەوێوە سەری هەڵدا، ئەوانە هەر لە سەرەتاوە عەلمانیەت و سیکۆلاریزمیان زۆر بە توندی گرتووە، هەر لە سەرەتاوە وا بوون. بە تایبەتی ئەو ماکڕۆنەی ئێستا کە من پێم وایە سەرنجامیشی باش نابێ، کە باسی ئیسلامی کە دەڵێ ئیسلام لە قەیراندایە. نا، بڵێ موسڵمان لە قەیراندان، ئەوە ڕاستە، بەڵام قەیرانەکانی موسڵمانان هیچیان هیچین، وەڵا زۆری هی نەزانی و دواکەوتوێتی خۆیانە لە دینەکەیان، و بەشێکی زۆریشی هی ئەو زلهێزانەیە کە گرفت و کێشیان بۆ دروست دەکەن. بۆی موسڵمانان بەخۆیانەوە سەرقاڵ بن لە شوێنێک کە موسڵمانان دەیانوێت قەوارەیەکی ئیسلامی هەڵبژێرن، وەکو لە میسر، وەکو کاتی خۆی پێشتر لە جەزایر، وەکو لە فەڵەستین، وەکو لە لیبیا، وەکو لە تونس، وەکو لە هەر شوێنێک تەماشا دەکەی نایەڵن. کەسێک دێنن کودەتا بەسەردا بکە و دەعمی دەکەن، هاوکاری دەکەن بۆی کە ئەو ئیرادە ڕاستەقینەی موسڵمانان کە لە قەوارەیەکی سیاسیدا بەرجەستە بوو کە ڕەوایەتی پێدراوە لەباری بەرن. بە هەر حاڵ شێوەی دژایەتیکردنی ئەوان بۆ ئەهلی ئیسلام زۆرە. مسلمانان لە قەیراندا نەگەنە، لە ڕاستی ئیسلام لە هیچ قەیرانێکی نییە. ئیسلام هەر ئەو ڕەحمەت و بەرەکەتەیە کە کاتی خۆی لە ماوەی چارەگە سەدەیەکدا نیوەی دنیای ئێستای ڕۆشن کردەوە. ئەو ئیسلامی ئێستاش ڕەوی هەر لە توانادا هەیە ئەگەر ئەهلی خۆی بۆ هەبن. ئەو وێنەکاری کاتێرانی کە لە فەڕەنسا دیارە ئەو گۆڤارەکە دروستیان دەکا بۆ بێڕێزیکردن بە پێغەمبەری خاتەم صلی الله علیه وسلم، کە من بەڕاستی بۆ خۆم ڕام وایە فیکر دەی بە فیکر وەڵام بدرێتەوە، وێنە بێ وێنە وەڵام بدرێتەوە، و ئەهل ئیسلامیش لە خوانی ناوەشێنەوە ژنێ و بەژنێ وەڵام دەنەوە بێگومان. و پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕۆژگاری خۆشیدا منافقەکان و دڵنەخۆشەکان قسەی ناشیرینیان پێگوتووە، بەڵام کەسی لەسەرەوە سزا نەداوە. بەڵام دیارە مسڵمانان هەیە خۆ ڕاناگرێ و کاردانەوەیکی دەبێ، دێنن کاردانەوەکەی مسڵمانان زۆر گەورە دەکەن، بەڵام کارەکە کە کاردانەوەکە بەهۆی کارەکەەوە پەیدا بووە ئەوە ئیدانە ناکەن، کە ئەوە زوڵمێکی گەورەیە. شتێکی دیکە کە بازاڕی گەرمە ئێستا بریتێ لە ڕاکردنی هێندێک لە دەوڵەتانی عەرەبی بەرەو ئاساییکردنەوەی بارودۆخیان لەگەڵ قەواری زایۆنی، لەگەڵ ئیسرائیل، لەگەڵ جوولەکە. جا ئیسرائیل ماشەڵڵا ناوێکی زۆر مبارەکە. ئیسرائیل وشەیەکی عیبری یعنی عەبدوڵڵاه، ئیسرا یعنی عەبد، ئیل یعنی ئەڵڵاه. ئەمە نازناوی یعقوبە عەلەیهی سەڵات وسەلام کە کوڕی ئیسحاقە و ئیسحاق کوڕی ئیبراهیمە. ناوەکە زۆر مبارەکە، بەڵام قەوارەیەکی نەگریسیان بە زوڵم مستەم بەدەست لە پشدانی ئەمریکا و رووسیا و بەریتانیا و زلهێزان فەڕەنساوانە لەسەر زەوی مسڵمانان لە شوێنێکی مبارەک کە دووەم قیبلەی مسڵمانانە و سێم حەڕەی مسڵمانە دروست کردووە. ئێستا هەندێک لە دەوڵەتانی عەرەبی بەداخەوە کە تا ئێستا بەحرەین و ئیمارات چوون، سوودانیش بە حسابەوە بەتەمایە، و دۆناڵد ترامپی 5 کەش سەرایان گرتووە. من لێرە هەر ئەوەندە دەڵێم کە کاتێک کە زلهێزان دێنن گۆڕانکاری دەکەن لەو ڕژێمانەی ناوچەکەدا، و کەسانێک دێنن وەکو بووکەشوشە بەدەست خۆیانەوە بن، ئەوە بۆ ئەو مەبەستانەیە. ئەگەرنا لەگەڵ ڕەخنەشمان لە عومەر حەسەن بەشیر و ئەوانە هەتا ئەوانە بوون ڕێیان نەبوو کە بێنن سوودان دەیەوە سۆ لەگەڵ ئیسرائیلدا بارودۆخی خۆت ئاساییکەوە. ئیسرائیل جوولەکە ئەگەر بێ بارودۆخی خۆی لە ناوچەکەدا ئاسایی بکاتەوە، دەبێت لەگەڵ فەڵەستینەکاندا ئاسایی بکاتەوە. زوڵمی لەوان کردووە، ئێستاش بەردەوام زوڵمیان لێ دەکات. و من پێشم وایە کە ئەوە هیچ دەرەنجامێکی نابێ. بەڵێ بۆ مسڵمانان جێی خەفەت و دڵتەنجیە، بەڵام پێم وایە هیچ دەرەنجامێک بەدەستەوە ناگرن. ئەوەش هەمووی پێم وایە دۆناڵد ترامپ دەیکا وەکو ڕیکلامی هەڵبژاردن، کە ئومێدیشی وایە لەو هەڵبژاردنەدا هەر بدۆڕێ و منافیسەکەی سەرکەوێ، کە بەڵێنی داوە لەگەڵ مسڵمانان و لەگەڵ خەڵکی دیکە چاک بێ،
و ئومێد دەکەین کە ئەو بیباتەوە وەکو ئێستا ینی مقدماتی وا دەرکەوتووە ئەگەر هۆکاری دیکە لێگەڕێن. بەهەرحاڵ ئەهلی ئیسلام لە ئیبتیلادان برایانی بەڕێز مامۆستایان، ئێمە هەر دەردێک و دوو دەردمانین، دەردمان زۆرن، بەڵام نوختەی هێزی ئێمە ئەوەیە کە خوا پشتیوانمانە و دینەکەمان حەقە. ئەوە نوختەی قووەتی ئێمەیە، دینەکەمان حەقە، خوای پروردگاری پشتیوانمانە. ذلك بأن الله مولى الذين آمنوا وأن الكافرين لا مولى لهم. أجنا براسيمة دردو نخوشي مان زورن هل الرسالات آسيا ولا هندوستان ولا كشمير وبيدا ورا هذا قات مغرب وهل قفقاسيا را بيدا ورا هذا قات خواري أفريقيا مسلمان هم إلى معاناة لإيش وجاندان معاناة إيش وجانا كشيان هم إلى هاتوا كلا ديني خوا دور كوتونوا لو قرآن وسنة دور كوتونوا لبندایەتی ڕاستەقینە بە خوا دوور کەوتونەوە کە بەندایەتی ڕاستەقینەیان نەما برایەتی ڕاستەقینەشیان نەماوە و سەرنجام کە پێکەوە هێز و پێز و تۆکمەیان نییە لە بەرامبەر دوژمناندا شل و پل و شێوا و بەو شێوەن کە دەبینین. خوای پەروەردگار دەروی خێرمان لێ بکاتەوە. وەختم گرتن ئومێدم وا کە ئینشەڵڵا قسەکانی من کلێنێکی بۆ گربن و بەرچاوڕوونێکی تێدا بوو بێ و خوا بە لوتف و کەڕەمی خۆی یارمەتیماندا هەر کامێک لە ئێمە خۆی وا تەماشا بکە کە جێنشینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، جێنشینی خەلیفە ڕاشیدەکانە، جێنشینی ئەو ئیمام و پێشەوایانەیە و خۆی بەرامبەر بە دینی خوا بە بەرپرسیار بزانێەوە هەوڵدا دینی خوا لە خۆیدا بەرجەستە بکاو ببێتە باشترین سەرمەشق بۆ خەڵکو و دەوروبەری خۆی. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.